محەممەد عەبدوڕەحمان لە بەغدا. محەممەد 2000 چێ سەبارەت با کۆبوونەوەکە ئەنجومەنی نوێنەران سەرتی بەم کاتت باش ساعتێک زیاتر یعنی کاتەکە تێپەڕیەوە بەسەرەوە بادەی کەوا فەرمانگەی ڕاگەیاندنی ئەنجومەنی نوێنەران دیاری کردو بۆ دانیشتنی پەرلەمان، بەڵام تا ئێستا دانیشتنەکە دەستی پێ نەکردووە و محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کە ئامادەی دانیشتنەکە بێ ئەویش نەگەیشتوتە نەو باڵەخانەی پەرلەمان. دیارە بەدەر لەوە دوور لە هۆڵی دانیشتنی پەرلەمان لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەران کۆبنەوەیشی گرنگی هەبوو کە تاوتوێی هەموارکردنەوەی پرۆژەی یاسای بودجەی دەکرد لە نێویدا بە تایبەتی پرسی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. دیارە پێشتر کۆبنەوەی دیکەی ئەنجامداوە لەگەڵ لیژنەی نەوت و غاز بامەدەبوونی ڕاوێژکاری یاخود بریکاری وزارەتی نەوتی عێراق باسییان لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کردووە و نیەتێکی جددی شەیە بە تایبەتی لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆی نەوتی هەرێمی کوردستان دووبارە دەست پێ بکاتەوە. ئەوە نیەتەکەش بەو جۆرێکەوە دەبێت لە سەری ساڵەوە نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە هەرچی بربەستەیە تێپەڕێنرێت و ینی لەم ماوە کەمەدا لە ماوەی هەفتەیەکدا یاخود دەڕۆژدا دەبێت دەنگ لەسەر هەموارکردنەوەی پرۆژە یاساکە بدرێت بەو مەرجەیەوە دەبێت پشووی خۆیان خۆت عوتڵەی تەشریعی پەرلەمانیش دەبێت بۆ ماوەیەکی دیکە درێژ بکرێتەوە. دیارم بۆ قسەکردنی زیاتر ئێستا دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقم لەگەڵدایە کە ئامادەی دانیشتنەکە بووە. دکتۆرم کاتت باش کەمە لەمەوبەر لە کۆبنەوەکەتان تەواو بوون پێتان وایە کۆبنەوەکی ئیجابی بوو بە تایبەتی لە دانیشتەکانی ڕابردوودا بینیمان کەوا لایەنە شیعەکان تا ڕادێک دەنگۆیەکی زۆر هەبووکەوە بربەست دروستکردن لە بەردەم پرسی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان. خۆی مەسەلەکە بربەست لەبەردەم هەناردەکردنەوەکەیان نییە. ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەمڕۆی لیژنەی داراییە کە تایبەت بوو بە گفتوگۆکردن لەسەر راپۆرتی لیژنەی دارایی لەسەر هەمواری یاساکە گفتوگۆکان بە شێوەیەک بوو کە بەشێک لە ئەندامانی لیژنە تێبینیان هەبوو لەسەر ئەوەی کەوە بەبێ ئاگاداری لیژنە ئەم بابەتە ئەم بڕگەیە خراوەتە کارنامەی دانیشتنی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانەوە لە بڕگەی چوارەمە لە کاتێکە هێشتا لە لیژنە ڕەزامەندی لەسەر راپۆرتەکە نەدراوە دەنگی لەسەر نەدراوە چونکە بە پێی ڕێکارەکان پێویستە لە یاسایەک یان هەبواری یاسایەک دوای خوێندنەوەی یەکەم ئەو راپۆرتەی کە لە خوێندنەوەی دووەمە پێشکەشەکرێ بێ لە لیژنەی تایبەتمەندەوە دەنگی لەسەر درابێ ڕەزامەندی لەسەر درابێ اینجا پێشکەشکرێ بۆ خوێندنەوە. بۆیە بەشێک لە ئەندامانی لیژنە پێیان وا بووکەوە ئەو کاتی لە بەردەستایە ئەمڕۆ بۆ گفتوگۆ کەمە بە شێوە ناکە بە تەواوی گفتوگۆی هەموو لایەنەکانی ئەم هەموارە بکرێ بۆیە پێیان باش بووکەوە لە بەرنامەی دانیشتنەکەی ئەمڕۆ هەڵبگیرێت و دەرفەتێکی زیاتر هەبێت لە بەردەمی لیژنەیە بۆی کەوا گفتوگوی زیاتر لە بارەوە بکەوە بە تایبەتی کە تا ئێستا وەزیری دارایی کە بەشێکی ئەم هەموارە پەیوەندی هەیە بە وەزارەتەوە لە ڕووی دابینکردنی خەرجەکانی تێشووی نەوتەوە و لە ڕووی ئەژمارکردنی داهاتەوە لە ڕووی ڕێکاری ژمێریارەکەیەوە کە لە چ خشتەیەکی بودجەیە ئەم گۆڕانکاریە ئەکرێ تا ئێستا وەزارەتی دارایی نەهاتۆتە لیژنەی دارایی و ڕای و بۆچوونی وەزارەت وەرنەگیرامە لە ماوەی ڕابردووە چەند دانیشتێکمان کردووە زیاتر لەگەڵ وەزارەتی نەوت و کۆمپانیای سۆمۆیە بۆ هێشتا وەزارەتی دارایی نەهاتۆ بووە بەشێک لە ئەندامانی لیژنە پێیان باشتر بوو کەوا تا ئەو کاتەی وەزیری داراییە تۆڕوونکردنەوەی خۆی لەسەر ئەم گۆڕانکاریە ئەم بابەتە نەخرێتە خوێندنەوەی دووە. نیەتەکە جددیە بە تایبەتی لەلایەن حکوومەتی عێراق و بە دیاریکراوی وزارەتی نەوتی عێراق بەڵام بۆ دەنگدان لەسەری بۆ تێپەڕاندنی هەموارکردنەوەی پرۆژەی یاساکە یعنی عوتڵەی تەشریعیش نوێی مانگە کە دەکاتە یەکشەم ڕۆژی یەکشەم ئەو کاتە هیچ بربەستێک دروستە بێ بۆی کەوا هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە تا سەری ساڵ. خۆی بە پێی ئەم هەمواری یاسایە کاتێک نەوتی هەرێم دەسەکرێتەوە بە هەناردەکردنی ئەگەر هەمواری یاساکە تێپەڕێنراواتە دەنگی لەسەردرا لە پەرلەمان واتە نەوتی هەرێم هەناردە ناکرێتەوە لە ڕێگەی سۆمەوە تا ئەو کاتەی کە ئەم هەمواری یاسایە تێپەڕێ و هەر خۆی بخۆی ئێستا وەرزی یاسادانان درێژ کراوەتەوە تاوەکو 9/12 بەردەوامە بێ بەڵام هێشتا ئەم هەموارە تێنەپەڕیوە با بڵێین بۆچوونەکان جیاوازە هەندێکگەڵێ ئەمە ناتوانێت مامەڵەی موازنەی لەگەڵا بکرێ بە تاوی وەکو بودجەیەک تاوەکو بە پێی پەیڕەوی ناوخۆ وەرزی یاسادانانی بۆ تەعتیل بکرێت تا ئەو کاتێکەوە پەسەند دەکرێت هەندێکیش پیان وایە نەخێرمە وەکو هاوشێوەی هەر مادەم پەیوەندی هەیە بە موازنەوە ئەبێ وەرزی یاسادانان بەردەوام بێ تا ئەو کاتی هەموارەکە تەواوە بێ کامە کاتێکی کەمتر لە بەردەستا ماوە ئەمڕۆ 4 مانگە هەتا توانین بڵین 5 ڕۆژی ماوە ئەمێنێتەوە چکەشتا خوێندنەوەی دووە مەگەر ئەمڕۆ نەکرێ ئەبێ خوێندنەوەی دووەم بکرێت دواتریش دەنگدان
ئەمە کاتی پێویستە ماوە تۆ سەرەوەی کەوا سەرۆکاتی پەرلەمان چ بڕیارێگەیە بەڵام بەشێکی گشتی نیەتەکە بۆ ئەوەی نییە هەموارەکە نەکرێ واتە هەموو ئەتوانە بڵێم لایەنەکان کۆکن لەسەرەوەیکەوە بەڵێ کێشەیەک هەیە لە دەقی مادەی 12 بڕگەی دووهەم لقی جیم کە تایبەتە بە تێچووی بەرهەمێنان و گواستنەوەی نەوتێرمی کوردستان پێویستە ئەم کێشەیە چارەسەر بکرێ چونکە مانەوەی ئەم دەقەوەکو خۆی زیانێکی بە دارایی ئابووری دارایی و ئابووری هەرێم و عێراقیشیاوە وای کردووە خەزەنی گشتی حکوومەتی فیدرال و هەرێمی کوردستانیش مەحروم بێ لەو داهاتی فرۆشتنی نەوتە بۆیە نیەتەکە بەو شێوەیەکەوە بەڵێ پێویستم چارەسەری ئەم کێشەیە بکرێ بەڵام داوای کاتی زیاتریان کردو بە کورتی پێم بڵێ دکتۆرە لە کۆبنەوەی ڕابردووتانە نوێنەری وزارتی نەوتی عراق ئامادە بوو نوێنەری کۆمپانیا سۆمەش ئامادە بە ڕۆیای ئەوان چیە بۆ دەستپێکردنەوە هێناردن نەوت ئەگە بە کورت ئەوان خۆیان دەڵێن لەبەرکە ئەمە خۆمان لە ماوەی ڕابردووە گفتوگۆکانمان بردووە بەڕێوە لەگەڵ کۆمپانیا نەوتەکان و لەگەڵ هەرێمی کوردستان وەکو لایەنی پەیوەندیدار لە ڕووی بابەتی بابلێن کێشەکەەوە ئەوان کۆکن لەسەرەوەیکەوە بەڵێ ئەمە ئەوان ڕازین بۆیکەوە ئەم هەموارە بکرێ و ئەوان ئامادەی خۆیان دەربڕیوە کە لەگەڵ جێبەجێکردنی یاخ پەسەندکردنی هەموارەکە وەکو وەزارەتی نەوت وەکو کۆمپانیای سۆمۆ ئەو بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن تایبەت بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان خۆش بە دکتۆرە نەرمی سپاس بەمە دەبوونیت بەڵێ سەرتیب دەگەڕێمەوە لایتەوە تا ئێستا یعنی تاکو ئێستا کاخسە لەگەڵاکەم تا ئێستا پەرلەمان کۆنە بۆتەوە هەر چەنە لە کاتی ڕاستەوخۆکەیە گوێبیستی زەنگی چوونە ژووی ئەندامانی ئەنجومەن بوون بۆ نێو هۆڵی دانیشتەکە بەڵام تاکو ئێستا دانیشتەکە ساز نەکراوە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزارانی عراقیش نەگەیشتووە تا باڵەخانەی پەرلەمانی عراق سپاس محەممەد بۆ زانەرەکانی تۆ کە لەگەڵمان بوویت.